ئەم کاتتان باش ئەمڕۆ سیوێکی دوانزەی 2019 سەعات 9:30 بەیانیە کۆتا ڕۆژی 2019 ئەم شەو بە تەمای سەواڵەکە بووین تر بزانین لەوێ چی ڕۆیە سەر یوتیوب ئەم ساڵ وەکو ساڵی 2019 21 ڤیدیۆمە بوو ئەتا لە ساڵی 2018 کەمتر ساڵی 2018 بۆ ساڵی 2019 ڤیدیۆکمان کرد واتە سەری ساڵی 2019 کە ڤیدیۆکانی ساڵی 2018مان پیشاندان لینکی لە دیسکریپشن دانێم بە ڤیدیۆکانی ساڵی 2019 تان پیشان بە ئەخیریشەوە هەم دانەیەک هەڵەبژێرم سلااو بڵۆگە حوتەمە دەتەوێڵەوە بەستا تەسیمان نەکرد سەر بەرەوانە بەڕێیەکەوین ئەمڕۆ وەک جیاواز دەبێت لە ڕۆژانی تر دوای ڤڵۆگکردنمان نەگۆڕێت دوای ڤڵۆگی داوە ڕێن بەین تاماش ئەوڕێن بەین تا باش شوکارەوە و ئیشێکیان لەم ماوەیە لە دوای ڤڵۆگی 15 ڤیدیۆکە بڵاو ئەەکەمەوە ڤڵۆگی 16 مەڕۆ 26ی حوتە هێشتا و جمعایەوە بە تەمای کۆبوونەوەی 16 لە پارکی ئازادی بەرەبەرە چینەوە دیوەتا فێنە کاتۆزە گەشتێک لە ئێران بەشی دوو بینەری من ڤڵۆگ ناکەین بۆ وانەیە کە نەیانبینیەوە DJI Spark وانەش ڤیدیۆکانی ساڵی 2019 بوو هیوادارم هەمووی بەدڵی ئەوە بوو بێت بە پلەی یەک خۆم ڤیدیۆکەی سەفەرەکەی ئێرانم ئێوەش لە کۆمنتیشە بزانم ئێوە کام لەم ڤیدیۆیانەی ساڵی 2019 تان بەدڵە بینووسن تر هیچ قسەیەکمان نامێنێت و تا سەواڵەکە خۆتان لەگەڵ ئاڕێن دووبارە سڵاو سەگەشتینە سەواڵەکە